هەر لە ناو بابەتی شعر و هونەرا ئەمێنینەوە ئەم کتێبێک کە بەدەست منەوەیە ئەوە دەرەخات کەم لەسا میوانێکم لایە زۆر ئازیزە میوانەکەمان کاک نووری بێخاڵی نووسەر و شاعیر لەگەڵمانە جا ئێستا ئەم چامە شعریەی بە ناوی با گۆرانی ئەڵێت بڵاو کردوتەوە بەخێر هاتی کاک نووری زۆر سپاس سپاس بەتۆ کاک نووری ئەمە پێم وا بە سێهەمین نامیلکەی شعریان کتێبی شعریە کە بڵاویەکەیتەوە جا کەمێک باسیمان بۆ بکە یا چەندەمین ئەگەر من هەڵە نەبم تاوەڕێک هێناوت دویان دوو کتێبی شعریم پێشەیەکیان لە 2010 بە ناوی شەڵا لە مەعات لێوارە ئەو کتێبی شعری بوو کۆمەڵێک تێکەس بوون 2010 هەر کتێبێشکی شعریم ئەوەی دوم بە ناوی سەفەر نیشتیمانی ئەوش هەر کۆمەڵێ تێکستی جیاواز بوون ئەویان کە سێمینیانە جیاواز لەو دوای پێشتر ئەزمونێکی هەم جیاوازە لە ڕێنووسین و بۆ خۆی بە تەنیا چامەیەکی درێژان ئەوەی کە پێی دەگوتێ قەسیدا واتە تەواوی کتێبەکە یەک تێکستی درێژە یەک تێکستی وەکو چیرۆک ئاسا وایە دەتوانی شتێکی وا ناوی لێبنێ بەڵێ ئەوە زۆرێک لە شعری دەڕامیە یان ئەوەی کە داستانی پێ دەڵێن تا دوایی دەڕاتەوە دەبێت هەر هەمووی تەواوکەری یەکترە باشە هەر نووسەر و شاعرێکە شتێکە نووسێ پەیامێکی هەیە ئەوە پەیامەکەی بگێنێ پەیامی نووری بێخاڵی لە با گۆرانی ئەڵێ چییە؟ ڕاستیەکەی من لە خەیاڵی خۆمدا بوو کە 50 ساڵی تەمەنم تەواو کرد بزانم لەو زۆر سپاس دەکەم ئەو ئێمە و کێشەمانیەوە چند کەمێک لە تەمەنی خۆیان دەترسن من لە 2001 ئەوە بەرهەمی 2001 کە ڕێک هاوکاتە لەگەڵ تەواوکردنی 50 ساڵی تەمەنی خۆمەوانە زیاتر تۆ دەتوان بڵێم ساڵێک زیاتر لەگەڵی خەریک بووم ویستیم لە ڕێی ئەو کتێبە بەشێک لە هەوراز و لێژیەکانی خۆم بنووسمەوە ینی زۆرێک لە زۆرەکان خۆ نووسینەوەیە بەڵام لەنا ئەو خود نووسینەوەیشدا بەو پێ تۆ دابراونی لە کۆمەڵگەی خۆت دابراونی لە کولتوری سیاسی خۆت مێژووی سیاسی خۆت مێژووی کۆمەڵایەتی فەرهەنگیت ئاینی هەمووانە من هەوڵم داوا لەنێ ئەو چامەیەدا شوێنی ئەوەش بکەمەوە واتە ئەوەی کە من ڕەنگە زۆر کەس هەبێت جگە لە من کە لە هەندێک شوێندا دەیخوێنێتە خۆی تێدا دەدۆزێتەوە بە تایبەتی لە واتە شەرحی حاڵی خۆت تەنیانیە هەنێک کەسێکە بابەتێکە نووسێ شەرحی حاڵی خۆیەتی کە ئەیخوێنی تۆزانی کەسەکە چی بەسەرا تێپەڕیوە گوزەشتەی چی بووە ئەمە جگە لە خودی خۆت ئاوێنەی خۆتە ئاوێنەی کەسێکی دیکەیە کە بیخوێنێتەوە هەر کەسێک دەتوانێت لە گۆشێکدا خۆی بدۆزێتەوە بەدڵنیایی تەمەنی 50 ساڵی بێ هەموو مرۆڤێکی کورد لەو فترەی کە من باسی دەکەم ینی بۆ نمونە سۆڤان خان من ئێمە لە ناو شەڕ لەدایک بووین هەر بەلای کەمینەوەی ئێمە لە ناو شەڕدا لەدایک بووین و لە ناو شەڕیشدا گەورە بووین و ئێستاش لە ناو شەڕدا دەژین یعنی کەواتەوە مێژووە بەتەنها هی من نییە هینەوێت شتێکە ڕەنگە دوای 2003 لەدایک بووێ 92 لەدایک بوو بێ بەڵام ڕەنگە دۆخی کۆمەڵایەتی و سیاسی ئەو جیاواز بێت 2000 خاڵێکی هاوبەش کۆمان دەکاتەوە کە نەهامەتەکانن کە شەڕەوە زۆر هەتا ئەو پرسیارە وجودیانی ئەو پرسیارە فەلسفیانی مرۆڤ لە خۆی دەکا دەکرێت لەوێشدا من ئەگەر بە شێوەیە کردم ڕەنگە خوێنە کە دەیخوێنێتەوە لە گۆشەیەکدا هەمان ئەو پرسیارانەی خۆی بدۆزێتەوە کە ئەویش هەمان ئەو پرسیارانەی لە بوون هەیە ئێستا من کە هەر ئەم لاپەڕێم کردەوە ڕێک ئاوهایە لێرە ئەم پارچە بچووکەی کە نووسراوە بێدەنگیم پڕە لە دەنگی شکانیە و خشتانەی تەمەن لە ڕوخسارمدا شکاندنی جا حەزەکەم خۆت شتێک لە ئەم نامیلکێت شتێکمان بۆ بخوێنیتەوە کتێبێکمان بۆ بخوێنیتەوە بەشێکی کوێت بەدڵە لە کوێوە دەست پێیەکەی کە ئێستا بۆ منێ کە گوێ ئەگرێت ئەوێ هەموو بەدڵە خۆشە خۆی وایە ئەوەی کە ئێستا هەموو جار هەر هونەرمەندێک و نووسەرێک و شاعرێک کە دێتە لامان هەر بەرهەمێکیە بێڵەوە وەکو مناڵەکانی خۆم خۆشمە ئەگەر مناڵی خۆشمە بەدڵنیایی ڕێک من هەتا ئەو ڕۆژێک کە لە چاپخانە دەرس و من ئەو کاتە شتێکی لەسەر فەیسبوک بۆ منووسی نووسیم ئەو چاوەڕێز گەرگۆشەیەشتی دەکەم کە لە سلێمانیەوە دێتەوە یاخوا تەمەندرێژی گەرگۆشەکەت و بەردەستی هەموو کەسێک بێت ینی واتە مەبەستمەوەیە لە تەمەندرێژی کە بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە و هەنێ بەرهەم هەیە کە بۆ ماوەیەکی کورد دێنە بازاڕەکان و دواترتر لە هەزر و خەیاڵ هەوڵێکی جدی دەدەین بۆی بتوانین بگاتە هەموو شوێنەکان و هەر ئەم ڕۆژ بۆ بنەوە ڕێوەسمێکی ناساندنی بۆ دەکەین ئێوارە پەنا بەخوا و لە سلێمانیش بۆی دەکەین لە دهۆک و شارۆچکەکانیش بۆ دەکەین و دەمەوێت لێرە بینەرانیش وانەیە کە هۆگری کتێب و شاریش لەوە سەرنجام بۆ ڕابچێشم کە داهاتی ئەو کتێبە لە ساڵی خۆم چاپ کرد بەڵام داهاتی ئەو کتێبە 2000 پێشکەش بە خانەی منداڵانی بێسەرپەرش دەکەین. دەستەکان خۆش بێحباگیەوەمان لەش
شانۆگەری هەمومان کۆتایی دێت پەردەی ژیانمان دادەدرێتەوە تەختەی نمایشی تەمەنمان خامۆش و هۆڵی خەونەکانمان تاریک و چۆڵ دەبێت هەمووان دەچینەوە ماڵ ئەوەی شانۆگەری ژیانی دوایی دێت و ئەوانیش کە بینەری سەرمەز بوون دڵت بە چەپڵە و فیکەکانیان خۆش نەبێت ئەوان دڵی خۆیان بەمە دەدەنەوە و ترسیان لە کەوتنی پەردەی ژیانی خۆیانە لە بیری هەمووان دەچینەوە دەڕۆین و وەک شمشاڵێکی جەنگاوی فڕێ دەدرێن دەڕۆین و وەک دەفێک کە شێت چەرمەکەی خاو کردوێتەوە بێناز دەکەوین دەڕۆین و وەک سێتارێکی عیار کە ژێیەکانی پسابن لە سوچێکدا فەرامۆش دەکرێن خۆمان و گۆرانی غەمجینەکانمان خۆمان و جەستەیەکی لە پێکەوتوو خۆمان و دڵێکی سیس خۆمان و دوو چاوی داخراوی پڕ چاوەڕوانی و پڕتن لە تەماشای نەبراوە دەڕۆین و ماڵێکی تاریک و خاچێکی شێدار تێکەڵی خەوی ئەبەدیمان دەبن مشکەکان تۆڵەی حەوت پشتی تەڵە و سیکۆتینەکانمان لێ دەکەنەوە دەخوسێ کرمێ دەبین شی دەبینەوە ڕەنگە ڕۆژگارێک لە ڕەجی درەختێکدا زیندوو ببینەوە لەوانەیە لە قەدی گوڵێکدا شکۆفە بکەین و با گۆرانی خۆیمان پێ بڵێت دەستەکانت خۆش بوو ئینشاڵڵا هەر بمێنینە ناو بەرهەمەکاندا و تەمەنێکی درێژی هەبێت یانخوا کاگە نووری تۆ زۆر هەمیشە ئێمە هاوکار بووینە من تۆ بەیەکەوە زۆر جەخت لەسەر زمانی کوردی یەکەیتەوە کە وشەی بیانی ناهێنیتە ناو قسەکانتەوە زۆر بەکەمی هەر ئەشوانم بڵێم نایهێنیت کاگە هەر زۆر بەکەمی لێرە ئەو ڕنگدانەوەی هەیە چیت کردووە بۆ ئەوە من پێم وایە چی نووسەر و چی ڕۆژنامەنووس و میدیاکار پێش ئەو پەیامە ئەدەبی یان پیشەی یان ئینسانی لە ئەستۆیەتی ئەرک و بەرپرسیارەتێکی زۆر قورسی لە ئەستۆدایە کەویش پاراستنی زمانە گەشە پێدانی زمانی دایکی خۆیەتی وەکو بەشێک لە شوناس و بوونی نەتەوەی خۆی دوجار ئەوە زمانە تا ئێستا کوردی هێشتۆتەوە وەکو نەتەوەیەکی زیندوو سەرباری هەموو ئەو نەهامەتی و جینۆسایدی بەسەردا هاتووە سەرباری هەموو ئەو داگیرکاریەکە هەیە بەڵام دوجار لە ڕێگەی پاراستنی زمانی خۆی پاراستووە و فەرهەنگی خۆی پاراستووە ئەوە پەیوەندی هەم بە زمانی نووسین خۆیەوە بووە بەس زمانی زارەشیان ئەوەی ئەدەبی زارێکی پێدەگوترێت کە ئێمە تا ئێستاش لە ماوە و دەکرێت وەکو گەنجینەیەکی زۆر دەوڵەمەند کاری لەسەر بکەین و زیندوو بکەینەوە و بیگەینەوە نەوەکانی خۆمان مەترسیێک کە بەداخەوە ئێستا هەیە ئەوەیە کە خەریکە زمان و زمانی کوردی کە دەڵێم ڕێکمە بەسم ئەوەیە وردە وردە بێبەها دەکرێت بە تایبەتی ئەوەی کە بندژیەوە نیم هەموو مرۆڤێک پێویستە زیاتر لە زمانی بزانێ من بۆ خۆم ڕەنگە عەرەبی دەزانم و کوردیش دەزانم خۆزگەش دەخوازم دوو زمان سێ زمانی تریش بزانم بەڵام فێربوونی زمان لەسەر زمانی لەسەر حسابی لە دەزانی زمانی دایک نەبێت من بەوە دەمهێشێ ئازاد دەچێژم کە کەسێک بۆ جۆرێک لە پۆزۆر ناو خەڵک دەڕێ وەڵای منداڵەکانی من نازان بە کوردی قسە بکەن ئەوە ئینگلیزیەکی پێرفێکت دوجار منداڵە شوناس و بوونی خۆ لە دەست دەداوە با ئینگلیزیەکە فێر بێ بەڵام ئەو چ دایک و باوچێک کە ڕێگە دەدا بە پێی ئەوەی بەحساب منداڵەکەی لە خوێندنگایەکی ئەهلیە خۆی لەو بەرپرسیارەتە نەتەوەی و ئەخلاقی دەستێتەوە منداڵەکەی خۆی زمانی خۆی فێر نابێ و هەشە نمونەمان بەدەیان هەیە ئێستا پەشیمان و پەنجەی خۆیان دەگەزنەوە کە داد نادا بۆیە من پێم وایە زمان دوجار ئەو چەکە ئێمە دەتوانین خۆمانی پێ بەرگری پێ لە خۆمان بکەین و خۆشمانی پێ پارێزین و خۆشمانی پێ بەردەوامی پێدەین من هەوڵم داوە لە نەک هەرەوە لە نووسینەکانیشم بەردەوام پێداگیری سەر ئەوە دەکەم کە زمانی کوردی زۆر دەوڵەمەندە سۆباخان یعنی من هەمیشە گوتومە ئەوانەی کە پێیان وایە زمانی کوردی هەژارە خۆیان هەژارن و خۆیان کۆڵەوارن ینی زمانی کوردی والی هاتۆ دەرەقەتی وەرجێڕانی هەموو کایەکان دێ بۆ منە پیاوێکی گەورەی وەکو مامۆستا محەممەد کەمال فەلسەفەی پێوەردەجێڕێەوە زمانێکی زۆر جوانی مۆسیقی تۆ دەدوای لەلاویدا بژی بخڵێ و باسە فەلسەفەژەکە زمانێکە هەموو یاسایەکانی پێدەنووسێنەوە ینی تۆ دەتوانانی ینی دەرەقەتی چەمچی یاسایی دێ چەمچی زانستی دێ چەمچی فەلسەفی دێ فکری دێ کەوابێت تۆ بۆ هەوڵ نادێ لەناو خودی ئەو زمانەدا جارێشتر وە بەرهێنانی تێدا بکەیەوە بۆ من لەنا ئەو کتێبە
ئەگە لە شوێنێکدا پێم مابووبی وشەیەک بە شێوە زاری کرمانجی ناوەڕاستی ئەوەی پێ دەڵێن سۆرانی ڕەنگە پیامی خۆم نەگەێنم هەوڵم داوە پەنا بۆ کرمانجی سەر و بەم واتە ئێمە کە بۆ نمونە لە ناو با بڵێن بەشێک لە عێراقین زمانی عەرەبی بەسەرمانەوە زاڵە بەشی ڕۆژهەڵات زمانی فارسی و باکوور تورکی وات کردووە کە پەنا نەبێت کەسەکە پەنا نەباتە بەر زمانێکی دیکە کە ناچار کراوە هەر ناو زاراوەکانی خۆمان ئەتوانێت جێگیرەوەی هەبێت بەدڵنیایی ینی زمانی کورد یەک لە خەستەتانەوەی کە زمانێکی زۆر دەوڵەمەندە بە هەم شێوەزارەوەی کە بێ دیالکتێک هەم بە بنزار یعنی ئەگەر نووسەر و میدیاکار و ڕۆژنامە نووس و ئەدیب بۆ خۆی دەستە پاچە نەبێ بۆ خۆی کەم تەرخەم و خەمسار نەبێ دەتوانێت لە زمانەکەی خۆیدا گەوهەرێک لە خۆی دروست بکە بەڕاستی دەستەکانە خۆش بێ لە ڕووی زمانەوە زۆر گفتوگویەکی ئەوە بوو کە چۆنەڵێت ڕاچەڵەکێنە کە ئێمە بتوانین زاراوەکانی تر بەکاربێنی لە بری وشە بیانەکانی دیکە کە هەن با گوێمان لە بابەتێکی دیکە بێت لە ناو ئەمە ئەگەر بە هەڵبژاردەی خۆت زانم چیمان بۆ هەڵەبژێری بەس کاک نووری تا ئەو ئەدۆزیتەوە بەستت چییە لە مامەم بینی سەرنجی ڕاکێشام بایەک لە باخچەیەکەوە بێت وەک ئەوە نییە لە گوڤێکێکەوە گوفەکەی گوفەک ئەو زبڵخانانن کە لە ئەوەیەک لە چەندکانێ بەڵێ ئەو بایەکی ئێستا ڕەنگە لەو باخچێ بەرەو ڕووی تێدێ کە هەمووی گوڵ و گۆڵزارە زۆرێک لە هەست پێ دەبەخشێت کە بۆنی خۆشت بۆ دێنێ بەڵام دوازار بەڕۆ سەر ڕێی خۆشتەپایان ئەو دیوە ئەوەی کە هەرسی زەبڵی هەیە ئەو بایەکە لەو گوفەک و پیسایی و زەبڵ پاشمەوەدا زۆرێک لە هەستیت کرد ئەمڕۆ ئەم وشەیە ئەوە گوفەک ینی ئەوەیان ئەو فێر بوو زۆر شتێکی ناوازە و تایبەت ئەگەروا بێت هەر بۆ فێربوونی وشەی زیاتری کوردیش زۆر شتێکی بەڵێ من لە وێزگەی 1970 ئاگربەز دابەزیم تا ئێستا 50 وێزگەی دڵە ڕاوچێم بڕیوە و هێشتا بیرم لای حەسرەتی باوکمە کە لە وێزگەی 1923 بەدبەختیدا دابەزی و لە دووڕیانی 2000 ئاگربەزدا لێم جیابووەوە و تا لە چاوانیشم من بوو چاوەکانی پڕ بوون لە حوزن و سەری پڕتر لە دوو کەڵ چێ دەڵێ ئێمە یادەوەری ماسیمان هەیە ئەی چرۆکردنەوەی ئەم هەموو گەڵای ڕقەل لە درەختی سەرماندا ئەم هەموو تێ هەڵچوونەوەی لە قوماری تۆڵەدا چییە؟ ئەی با چۆن ئەم هەموو بیرەوەریانە لە چاوتروکانێکدا و لە ناوڕەنگەکانی پەرکە زیێڕینەدا کە هەتاوی دوای باران دەیان خواتەوە ببنە هەڵم پێم ناڵێ چۆن ئەی بای سەرمەسینەوە ئاوازەکانت ئەی با چۆن ئەم هەموو هەناسە ساردیە لە پڕ و لە ناو تۆز و تەپ و تۆزی بیاباندا کە گەردەلوو لە خۆی وەرپێچاون گەرم دابێت پێم ناڵێ چۆن ئەی بای سەرخۆشی ناو گۆرانیەکانت ئەی با چۆن ئەم هەموو برینە لە ناکاو لە ناو سنجی پێڵ و گەرداوی زەریادا ببنە کەف پێم ناڵێ چۆن ئەی بای حاڵگرتووی ناو سەماکانت ئەی با تۆ و پیرۆزی قەت ڕۆژێک لە خۆتت پرسی چۆنە ئەم جەستەی 50 ساڵ لە ناو خۆتێک شکاو هێشتا بە پێوێ و ئەم دەروونەی 50 ساڵ لە ناو خۆیدا وێران تا هەنوو کەش نەسرەوتووە ڕۆژێک دێت ڕەنگە بە نیازی وەنەوزدانێکەوە سەر بەسەر شتێکدا بکەیت کەچی بۆ هەرگیز بێدار نەبیتەوە لەوانەیە لە نیوەڕێی سەر هەڵگرتندا کاتێک دڵت بۆ بینێنەوەی ئەزیزانت لێ دەدات لە پڕ بوەستێ و ببڕای ببڕ نەبگەیت و نەبەش گەڕێیتەوە وەلێ سێبەری با هەر بەدواتەوەیە خۆشخەیاڵ مەبە چاو مەبڕە هیچ ڕووگەیەک بە تەمای گەیشتنی کەس مەبە ڕاشکاو بە و دان بە ونبوونت دابنێ و تێبگە نە بە هاواری ئەم بانگ نە بە زایاڵی ئەو زەنگ کەس بە شوێنتدا نایەت و هەر کەسە و سۆراخی خۆی دەکات بە وەک کەڕەنای فوو بە ژیانی هەموماندا دەکات و تەواو فریوی دەنگەکانی ناو کەلاوە چۆڵەکان و بریسکانەوەی ناو کۆڵانە تەنگەبەرەکان نەخۆی دوای سێبەری ڕاکردووی مرۆڤەکان مەکەوە و بە زریوەی پاساریەکان نەخەڵەتەیت هەمویان تراویلکە و تارماین با لە خۆیدا هەڵی گرتوون و دەیانبات هەر 5 و 2 ڕۆژی ترە و ئەگەر کانی تەمەن وشک نەکات بای پاییزێکی تریش بەناومدا دەڕوا و
وەک خەزەڵوەرەکانی پێشوو لە دوای خۆی لە ناو جێژاوێکی گەورەتر لە مردن جێم دەهێڵێت و جگە لەو چرکە ساتەی لە تێکڕای تەمەنم دزی و من کاتێکی دیکەم بەدەستەوە نابێت بۆ تێڕامان لەوە زیاتر ناتوانم بیدەبا بکەمەوە هەر هەوڵێکشم بووە ئەمە لەگەڵ بوونم ناکۆک و لەگەڵ ئاوەزم دش دەکەوێتەوە ئەو کە تێکەڵی وردەکاری زەسە و گیانم بووە خۆم پێ لە کۆتەکانی ڕەناپشتێ هەنووکە هەر ئەوە دەزانم کە نازانم چۆن بیری لێ بکەمەوە دەستەکانت خۆش بێن و سەر و شاعیر نووری بێخاڵی ئەم بەیانیە لەگەڵ مامون بۆ هیوەی کە ئەمڕۆ بۆ ناساندنی کتێبەکەت هۆڵەکە پڕپڕ ببێت و ئێوەش ئامادە بن وەکو هاوکار و هاوڕێ و دۆستەمە و برادرانی کە ڕۆژگارێک بێت لێرە کاتژمێر شێوارەیەکە بینینەوە لەوێ زۆر سپاسی تۆکەم سپاس بۆ کورسان 24 بۆ هاوکاران لە کورسان 24 و ستافی بەرنامە بۆ دەرفەتی کە ڕەخساندنیە سپاس بۆ بەدەوایتەوە سپاس سپاس بێ